سەرۆکی پارتی ئازادی و دیموکراتی ئێزیدیان پادێ قەحتان عەلی ڕای دەگەێنێت پارتی نایەوێت شەنگاڵ بە تەواوی ڕزگار بێت بەڵام پەکەکە بۆ شەنگاڵ شەیدی داوە و ئێزیدەکانی پاراستووە. سەرۆکی پارتی ئازادی و دیموکراتی ئێزیدیان پادێ قەحتان عەلی لە میانەی چاپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی دەنگ و باسی ڕۆژنیوس ڕایگەاند کۆبنەوەکەی شەرفەدین دژ بە پەکەکە و گەریلاکان ئەنجامدرا و هەر کەس و لایەنێک بەشداری کۆبنەوەکەی بوو بێت نوێنەرایەتی ئێزیدیان ناکا. هێزەکانمان جومەنەکانمان نوێنەری ڕاستەقینەی ئێزیدیانن. وتیشی پارتی ئامانجێتی کە ئێزیدی لە شەنگالدا نەمێنێ. قەحتان عەلی وە بیریشێنایەوە کە نزیکەی 5,000 چەکداری پارتی لە شەنگال بوون پێش ئەوەی کە چەتەکانی داعش هێرشیان بکەنە سەر و شەنگال داگیر بکەن، بەڵام بە ئاسانی شەنگال و ئێزیدیانیان ڕادەستی چەتەکانی داعش کرد. وتیشی دواتر پەکەکە بۆ فریایان کەوتن و لە پاکتاوی ڕەگەزی ڕزگاریان کردن. دەربارەی گەریلاکانی پەکەکە لە شەنگال و گرنگی مانەوەیان لەوێ سەرۆکی پادێ ڕایگەاند شەنگال بە گەریلاکانی پەکەکەوە ئارامە و ئیتر شەنگال بۆتە جێگەی شۆڕش بۆ گەریلاکانی ئازادی. سەرۆکی پادێ قەحتان عەلی ڕاشیگەیاند داوا لە تەواوی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەکەن کە پشتگیری شەنگال بکەن و تەنها بە قسە و لێدوان پشتیوانەکانیان دووپات نەکەنەوە بەڵکو بە کردار پشتیوانی خۆیان بۆ شەنگال دووپات بکەنەوە. هەروەها سەرۆکی پارتەکەی ئێزیدیان قەحتان عەلی بانگەوازی تەواوی کچان و کوڕانی ئێزیدخانی کرد کە بگەڕێنەوە سەر زێدی خۆیان و خاکەکەیان بپارێزن.